گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بێبەشکردنی بەندکراوێکی کورد لە دەرمان لە زیندانی ئیلام، ئازادی کاتی پەروین ئەدوایی لە کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنە، ڕێپێوانی ژنانی ئازادیخواز لە باکووری کوردستان بە بۆنەی 8 مارس، مانگرتنی شۆفێرانی کامیۆن لە ئیسفەهان، ناڕەزایەتی خاوەن زەویەکانی تەعاونی مەسکەن لە تاران و بانگهێشتی چەکامە چەمەنماه بۆ دادسەرای فەرهەنگ و میدیا لە تاران. بێبەشکردنی بەندکراوێکی کورد لە دەرمان لە زیندانی ئیلام. بەندکراوێکی سیاسی بە ناوی وەحید چاوڕان سەر لە ڕایخراپی دۆخی تەندروستی و توشبوونی بە جۆرەها نەخۆشی لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە دەرمان بێبەش کراوە. ناوەبراو ڕۆژی 2 پوشپەڕی 1402 کاتێک لە هەوڵی هاتنە دەرەوە لە ئێران بوو لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعات دەکرێت. ئەو بەندکراوە سیاسیە پێشووتر لەلایەن لەقی 2 دادگای انقلابی ئیلامەوە حکمی 12 ساڵ بەندکران و دوورخستنەوەی بۆ زیندانی زاهدان بەسەریدا سەپێنراوە. جێگای ئاماژەیە بنەماڵەکەی بارەها هەوڵیان داوە بە دانانی وەسیقە بوو وەحید مورەخەسی دەرمانی وەربگرن، بەڵام سەر ڕایخراپی دۆخی تەندروستی و هەروەها بڕیاری پزیشک بۆ پێدانی مورەخەسی دەرمانی بەرپرسانی زیندان مورەخەسی دەرمانی پێنادەن و تەنانەت لە سەرەتاییترین دەرمانەکانیش بێبەش کراوە. مانگرتن لە خواردنی هاوڵاتیکی بەندکراو لە زیندانی دەڕەشار. کیانوش چراغی بەندکراوی سیاسی بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی دژ بە گواستنەوەی لە زیندانی ئیلامەوە بۆ دەڕەشار مانی لە خواردن گرتووە. ئەو بەندکراوە سیاسیە ڕۆژی سێشەممە 15 خەزەڵوەری 1402 لەلایەن لەقی 2 دادگای شارستانی دێهلۆرانەوە بە تۆمەتی تێکدانی بیرۆڕای گشتی بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 2 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. ناوەبراو ڕێکەوتی هەشتی ڕێبەندانی ئەمساڵ پاش هەڵوەشاندنەوەی حکمی بەندکرانەکەی بە پامبەندی ئێلکترۆنی گواسترایەوە بۆ زیندانی ئیلام و لەوێمانی لە خواردن گرتبوو، بەڵام پاش 9 ڕۆژ بەهۆی خراپی دۆخی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە کرا و لەسەر بەڵێنی بەرپرسانی زیندان مانگرتنەکەی شکاندبوو. ئازادی کاتی پەروین ئەدوایی لە کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا پەروین ئەدوایی چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی ڕاگیراو لە کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنە بەدانانی وەسیقە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو چالاکوانە سیاسی خەڵکی شاری مەریوان بۆ ماوەی زۆرتر لە 1 ساڵ بەهۆی گواستنەوەی بەردەوامی بۆ گرتوخانەکە ئیدارەی ئیتلاعات لە ژووری تاکە کەسیدا ڕاگیراوە و پاش کۆتایی هاتنی لێپرسینەوە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە ڕێکەوتی 29 ڕێبەندانی ئەمساڵ بۆ بەندی گشتی ئەو بەندیخانەیە ڕاگوێزرا بوو. ڕێپێوانی ژنانی ئازادیخواز لە باکووری کوردستان بە بۆنەی 8 مارس. ڕۆژی چوارشەممە 15 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە ژنانی ئازادیخوازی باکووری کوردستان بە بۆنەی پیرۆزبایی ڕۆژی 8 مارس لە شاری خەڵفەتی کۆبوونەوە. ژنان لە کۆبوونەوەکەدا بە دروشمی ژن ژیان ئازادی و دژ بە ژن کوشتن ڕائەپەڕین و بەرەو ئازادی هەنگاو ئەنین و بە هەڵکردنی پلاکارد دەستیان لە ڕێپێوانێکی پڕشکۆ لەو شارەدا کرد. بەشدار بووان لە کۆبوونەوەکاندا ئاماژەیان بەوە کرد کە خەباتی خۆیان پارادایمی ئازادی ژن بەربڵاوی هەموو جیهان دەکەن و بەردەوام ئەبن لە خەباتی دژ بە سیاسەتەکانی چەسانەوەی ژنان لەلایەن دەوڵەتەوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە قەزوین. ڕۆژی چوارشەممە 15 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی ملی لە شاری قەزوین دژ بە وەدینەهاتنی داخوازیەکانیان و هەروەها ڕادەستنەکردنی خانووەکانیان کۆبوونەوە. ناڕازیان کە زەویان لە چینی کرێکار و ستەم لێکرا و کۆمەڵگا بوون بە وتنەوەی دروشمی کۆبوونەوەی ناڕەزایەتی مافی ئێمەیە خوازیاری وەدیهاتنی داخوازیەکانیان و هەروەها ڕادەستکردنی خانووەکانیان بوون، بەڵام کۆبوونەوەکە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە بڵاوی پێکرا و هەڕەشە لە ناڕازیان کرا. ناڕەزایەتی ماڵدزراوانی کاسپین لە تاران. ڕۆژی چوارشەممە 15 ڕەشەمەی 1403 هەتاوی
کۆمەڵێک لە ماڵدزراوانی کاسپین لە شاری تاران دەست بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان لە بەردەم بانکی ناوەندی کۆبوونەوە. ڕێکخراوەی کاسپین بە بڕیاری بانکی ناوەندی ئێران لە تێکەڵکردنی دوو ڕێکخراوەی فریشتگان و فردۆسی ساز بووە، بەڵام بەهۆی خراپی دۆخی ئابووری و هەڵکشانی ڕێکخراوەی فردۆسی تووشی قەیرانی ئابووری بووە و توانای پێدانی داخوازی پشکدرانی نییە. بەم بۆنەیەوە پشکدارانی ئەنجومەنی کاسپین لە ساڵی 1395 هەتاویەوە خوازیاری وەرگرتنی ئەو بڕەپارەیەن کە بۆ کڕینی پشک بە ڕێکخراوی کاسپین پەرداختیان کردووە و هەموو کات ڕووبەڕووی بەڵینی درۆ بەرپرسانی ئەو ڕێکخراوەیە بوونەتەوە و داخوازیەکانیان وەدی نایەت. مانگرتنی شۆفێرانی کامیۆن لە ئیسفەهان. ڕۆژی چوارشەممە 15 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە شۆفێرانی کامیۆن لە شاری ئیسفەهان دشت بە خراپی دۆخی مەعیشەتی و ژیانیان مانیان گرت. ناڕازیان بۆ دەربڕینی ناڕەزایەتی دشت بە وەدی هاتنی داخوازیەکانیان، گرانبوونی کەلوپەلی کامیۆن، نەبوونی داهات و هەروەها گرانبوونی گازۆیل کامیۆنەکانیان لە کەمەربەندی ئەو شارە پارک کرد و خوازیاری پێڕاگەیشتنی بەرپرسان لەسەر داواکاریەکانیان بوون. ناڕەزایەتی خاوەن زەویەکانی تەعاونی مەسکەن لە تاران. ڕۆژی سێشەممە 14 ڕەشەمەی 1403 هەتاوی خاوەن زەویەکانی تەعاونی مەسکەن لە شاری تاران دشت بە بایەغنەدانی بەرپرسانی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان کۆبوونەوە. خاوەن زەویەکانی تەعاونی مەسکەن لە شاری تاران بۆ ماوەی زۆرتر لە 34 ساڵە کە زەویەکانیان کڕیوە، بەڵام هێشتا موڵەتنامەی سازکردنی خانوو بە خاوەن زەویەکان نەدراوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشت، مەرگ و نەمان بۆ مافیا و هەڵکردنی پلاکارد خوازیاری پێدانی موڵەتنامە بۆ سازکردنی خانوو لەسەر زەویەکانیان و هەروەها کۆتایی هێنان بەکردەوەی دشت بە پێدانی مافی خاوەن زەویەکان لەلایەن بەرپرسانەوە بوون. مانگرتنی کرێکارانی بەنداوی باغان لە بوشێر. ڕۆژی چوارشەممە کرێکارانی پرۆژەی بەنداوی باغان لە پارێزگای بوشێر دشت بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان دەستیان لەکار کێشاومانیان گرت. پرۆژەی بەنداوی باغان لە نێوان شارستانەکانی دەشتی و جەم بە بۆنەی دابینکردنی بەشێک لە ئاوی پارێزگای بوشێر و ناوچەکە دەستی پێکردووە، بەڵام بۆ ماوەی زۆرتر لە 4 مانگە کرێکارانی ئەو پرۆژەوەیە حەقدەستیان وەرنەگرتووە و تووشی کێشەی مەعیشەتی بوون. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا خوازیاری پێدانی حەقدەست و داخوازی دواخراوەکانیان دابینکردنی بیمەی دەرمانی بوون. کوژرانی سوختبەرێکی بەلوچ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەممە 13 ڕەشەمەی 1403 هەتاوی سوختبەرێکی بەلوچ بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی و سوتانی ئۆتۆمبیلەکەی لە جادەی دەشت و بەرەو ڕێگان گیانی لەدەستە. بەپێی راپۆرتەکان بەهۆی تەقەی ڕاستەوخۆی بێئاگاداری هێزە ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی بە ئامانجی پێکرانی ئۆتۆمبیلەکە سوختبەرێکی بەلوچ بە ناوی عەبدوڵادی شەهیکی تەمەن 29 ساڵ خەڵکی شارستانی ڕێگان ئۆتۆمبیلەکەی سوتا و ناوبراویش لە ناو ئاگرەکەدا گیانی لەدەستە. جێگای ئاماژەیە بەهۆی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی دشت بە خەڵکی بەلوچ دانیشتوانی ئەو پارێزگایە لە هەژاریدا دەژین و بەم بۆنەیەوە خەڵکی ناوچەکە ڕوو لە پیشەی سوختبەری دەکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بانکهێشتی چەکامە چەمەنماح بۆ دادسەرای فەرهەنگ و میدیای لە تاران. ڕۆژی سێشەممە 14 ڕەشەمەی 1403 هەتاوی چەکامە چەمەنماح ئەکتەری سینەما لە ئێران پاش گەڕانەوە لە تورکیا پێناسەکەی ڕاگیرا و بانکهێشتی لەقێ نوێ لێپرسینەوەی دادسەرای فەرهەنگ و میدیای تاران کرا. ناوبراو بە بڵاوکردنەوەی پۆستێک لە ماڵپەڕی تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆی ڕاگەیاند کە بەبێ دیاریکردنی ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی لەسەرە و لەلایەن کۆماری ئیسلامیەوە پێناسەکەی زەوت کراوە و بانکهێشتی لەقی نوێ لێپرسینەوەی دادسەرای فەرهەنگ و میدیا لە تاران کراوە. لە بانکێشنامەکەدا ئاماژە بەوە کراوە کە لە ئەگەری نەچوونی ناوبراو بۆ دادسەرا حکمی دەست بەسەرکردنی و قەدەغە چوونەوەی دەرەوەی وڵاتی بەسەردا ئەسەپێنرێت. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.